بحکمەوەی کە ئێمە چەند نزیکی ئەم جەنگە بووینە هەم لە ڕووی جیۆگرافیەوە و لە ڕووی پەیوەندیەکانمان هەم لەگەڵ ئەمریکاوە هەم لەگەڵ ئێران خەڵکانێک زۆر مهتەم بوونە بە بەشداریکردنی ئێمە لەم کۆڕبەندە و توانیومانە بە بەشداریکردنمان و لە دانیشتەکانمان و کۆبوونەکانیش کە لە پەراوێزی کۆڕبەندەکەیە ئەنجاممان داوە تێڕوانینی خۆمانیان پێشکەشکەین کە ئەم کێشەیە تەنها شەڕێکی بڵێن سەربازی نەبووە کاریگەریە ئابوووریەکانیان ڕەنگ بێ بەقەدەر کاریگەریە سەربازیەکانیان خراپ بوو بن بۆ ناوچەکە بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان و بۆ جیهان لێرە زۆر جار بیستومە کە ئەم جەنگە چەند تەئسیرێکی هەبووە لەسەر گرانی شتومەک لە ئەوروپا زیادبوونی بڵین بنزین پارەی بنزین تێچووی بەرزین بۆی ئەمە ئەم جیهان ئەم شەڕە تەنها شەڕێک نەبووە کە حەسر بوو بێ لە ناوچەیەکە کاریگەریەکانی هەموو جیهانی کردوێتەوە بۆیە ئێمەش توانیمانە ڕێی خۆمان تەقدیم بکەین کە ئەم دژی ئەم شەڕە بووین هەم بەشێک نەبووین لەم شەڕە و هەم هەوڵیشمان داوە کە نێوانگیریەک بکەین لە کاتی خۆمان و بەپێی ئەو دەسەڵاتێکی هەمانە